بەڵێ من ئێستا لە گۆڕستانی گوندی زەرگەزەویم دوای ئەوەی تەرمی موسا ئەنوەر و هەروەها مژدە ئەسعەد لە مزگەوتی عوزێری شورا و مەراسیمە ئاینەکانی ئەنجام درا لێرە لە گۆڕستانی گوندی زەرگەزەوی بە خاچی دەستپێرن هەروەکو لە دیمەنەکان دیارە کە خەزم و کەسەکەی لێرن و هەروەها هەموو خەڵکی گوند لێرە کۆبۆتەوە بۆ ناشتنی تەرمی موسا ئەنوەر و مژدە ئەسعەد هەروەکو لە دیمەنەکان دیارە ئەمە هەموو خەزم و کەس و ینی کەس و کار و خەڵکی گوندەکەیە تێک ڕاهاتوون بۆ دواساتی ماڵئاواییکردنیان لە دوو تەرمەکە وە پێ زانیاری کەس و کارەکەیان کە موسا ئەنوەر تەمەنی ینی لە دەوروبەری 35 ساڵ بوو، هەروەها خێزانەکەشی دەکە هاوژنەکەشی لە دەوروبەری 30 ساڵ بووە، لە دوای خۆیانەوە دوو منداڵیان جێهێشتووە. لە ئێستادا مەراسیمە ئاینەکان ئەنجام دەدرێت و لە گۆڕستانی گوندی زەرگەزەوی لە ناحیەی دارەشەکران لە پارێزگای هەولێر.